بەڕێزان دووبارە سڵاتانەوە فەرم بەردەوامین لەگەڵتان بەڕێز ئەحمەد میره سەرنووسەری گۆڤاری لڤین ئێوە میدیاکەن بەپێی بۆچوونی بەڕێزیان بێ لە ئەزمەی ئەخلاقیدان ئێوە مەسەڵەن مبالەغەیە لە ئوسلوبی ئیشکردنتانە ئێوە لە ناو گەمە سیاسیەکانی کوردستانە بێلایەن نین ئەمە جگەلەوەی کە بەپێی بۆچوونی بەڕێزیان بێ تا ڕادەیەک ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەستی دەرەکیش دزەی کردوتە ناوتانەوە بێگومان من نهاتوین لێرە دیفاع لە خۆماکەین وەکو مجرمێک ئێمە بەشێکی ڕاستەقینی لە کۆمەلگاوە شانازیشەکەین بەو ئیشانەی کە کردومانێت و ئێمە هاتوین بەردامی خۆمان باسکەین نەگەوەی کە لە قەفەزی تۆمە تابین و ئەو دوو هاوڕێیەمان تۆمەتمان بەسەرا بخوێنەوەوان و تەڵقینمان کرد ئەگەر لە قاڵبی بەشی زۆری تەڵقینکردن و فڕێدانی جوملەی بەداخەوە ناڕۆژنامەوانیە بە تایبەتی دوا قسەکانی کاک سلێمان جێگای شۆک بۆ من کە تۆمەتێکی وا فڕێبدا کە پێی وایە ئەجەندای دەرەشی لە پشت بهێندێک کەناڵی ڕاگەاندنەوە هەیە بۆیە پێویستە بۆ ڕاستکردنەوەی قسەکی جنابی پێویستن بڵێ فڵانە کەس ئەوەنە پارەی لە فڵانە دەوڵەت دوێتگێت تۆ نەک لە کەناڵێکی ڕاگەاندنەوە ئێمە بین جوملەی گشتی فڕێب بدەیت جاریشت تەشی دەکەم لەسەر ئەوە کە پێویستە کاتێ نمونە ئەهێنیتەوە یاخود نمونە دەهێنیتەوە یا واز لەم جۆرە ئوسلوبی قسەکردنە بهێنیت یەشێ وای ود وەکووا من لە ئێستاەوە بڵێم ئەم دوو حیزبەی ئەم دوو بەڕێزە کە تیاتی دەستیان لەگەڵ پەنجام مخابراتی دەرەشیان تێکەڵاو کردو هاتوون پەلاماری ئەم کۆمەلگا ئەدە کەس ئەتوانێت قسە لەسەر ئەمە بکە گوبرجی لەسەر نییە بەڵام کاتێک کە تۆ قسەی جددی ئەەکەی پێویستە بەڵگە بێنی تۆ بڵی فڵانەشە دوای بتووە دووەم مەسلەی ئۆپۆزیسیۆن و لایەنداری بۆ هێزی سیاسی کاکە ئەگەر مەسەلە لایەنداری بۆ ئۆپۆزیسیۆن بێت و یەکێک گریمان یەکە سەر بەیەکێک بێ ئۆپۆزیسیۆن سەر بە میدیای ئەهلی بێت چونکە تاریخی ئێمە تاریخێکە پێش سەر هەڵدانی ئۆپۆزیسیۆن لەم وڵاتە هەبوو ئیشمان کردو ڕەختنەشمان لێگرتووە و بەشێکی زۆری ڕەختەکانیش سەر بەکامتان بنکاریگەری لەسەر کاریەتتان نابێت ببوورە کاگڕاج یەک حاڵەتی تر هەیە کە لە مەسلەی ڕۆشنبیری ڕۆژنامەوانی لەناو کۆمەڵگای ئێمەدا کێشەی تێدا هەیە ئێمە پێمان وایە ڕۆژنامەنووسدا ئەبڕی لە هەموو بیرکردنەوەیکی سیاسی بیرکردنەوەیکی کۆمەڵایەتی کەلتوری ڕوتی ئەەکەیتەوە تەنها ئیشی ئەوەیە کە کۆمەڵی ڕقم فڕێ بداتە سەر ڕۆژنامەکە و گۆڤارەکە و کەناڵی ڕاگەاندنەکە بەدەل لەوەی کە ڕۆژنامەنووس بەشێک کائینێکە لەناو ئەم ململانێ سیاسیانی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە هەل لە تعریفی تازەی میدیای مۆدێرنە وەزیفەی ڕۆژنامەنووس و وەزیفەی ڕۆژنامەنووس پێناسە کراوەتوانێ بۆ کۆمەڵێ ئەرکی گرنگتر لەوەی کە ئەم دوو هاوڕێیەمان باسیەکەت لەوەی کە بەشدارە لە تەنمی بەشەریدا بەشدارە لە تعلیمە بەشدارە لە دروستکردنی هۆشیاریە بەشدارە لە چالاکی سیاسیدا بەشدارە لە پێدانی خزمەتگوزاری گشتیدا بەڵام تۆ بێ ڕۆژنامەنووسی ئەهلی ڕۆتکەیتەوە لەوەی کە مافی نییە قسە لەسەر مەسائلی سیاسی بکات تۆمەتباریکەی بەوەی کە لانداری سیاسیە لە ناوخۆ لانداری سیاسی لە دەرەوە کاگڕاج مەسەلەن میدیای یەکێتی و پارتی کەمیان نەکردو بە میدیای ئەهلی لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا ئەم دوو مەچینی ڕاگانی ئەم دوو حیزبە لەو ساتە وەختانەدا کە پیان وان بۆ میدیای ئەهلی تەسیری هەیە لەسەر جوڵان و لەسەر دروستکردنی ڕایگشتی ئازا بوون بۆ دروستکردنی تۆمەتی ناواقعی ڕۆژێک ئێمە سەر بە پاراستە بووی ڕۆژێک سەر بە بزوتنەوەی گۆڕانی ڕۆژێ سەر بە یەکگرتووی ئیسلامی ڕۆژێ سەر بە دەستگای زانیاری ڕۆژێ سەر بە ئیطلاعاتی ڕۆژێ سەر بە میتی ڕۆژێ لە سعودی و پارەمان بۆ دێ ڕۆژێ نازانم لە ئەمریکیەکان و ئیسرائیل دەعمانەکان ئێمە لەگەڵ ئەم تۆمەتانەدا ڕاهاتووین و ناشمانەوە جوابی ئەم تۆمەتانە بینەوە چونکە ئەمە ناواقعین ئەگەر بێت و میدیایەک ڕاستەقینە بێت لە هەرێمی کوردستاندا و میدیایەک بەشێک بێت لە خەمی گشتی ئەوە میدیای ئەهلیە بەشێکە لە خەمی گشتی و بەشێکە لە گەمەی دیموكراتی لە هەرێمی کوردستاندا و لە کوێژ ئەم دوو هێزە سیاسیە پێویستیان بۆ کە میدیای ئازاد وەک چەکێک بۆ سەلماندنی دیموكراتێتی خۆیان بەکاربێنن و توانن لەم وڵاتی ئێمەدا میدیایشی ئازاد و ڕاستەقینە هەیە لە هەرێمی کوردستاندا بەبێ ئەوەی هاتبێت دراسە بکات ئەم دوو هاوڕێیەمان لە کەناڵەکانی ڕاگەاندنی خۆیان لە مەرکەزی دراساتی خۆیانە لە زانکۆکانیان دراسیان بکدا لەسەر ئەوەی دراسی ئەکادیمی مەبەسمە ئایا ئەم میدیایشی خۆژیێنە یا سەرچاوی داهاتەکەی وەکو جەناب لە پێشەکێکە ئەوەتێ سەرچاوێکی ناڕۆشنە ئایا ئەم میدیای لەگەڵ خەڵکایە و خەمی خەڵکایە یا میدیایشی دژە خەڵک و دژاوە نیشتیمانیە بێگومان لە هێندێک شوێنە مبالغەیەکی زۆری تیا مەسەلەن لەسەر مبالغەکە لە منەوە یا ئەم تێگەشتنە لەسەر تێگەشتنەکە ئەو تێگەشتنە لە ئەدەبیاتی یەکێتی و پارتیەوە سەرچاوی گرتو من ئەمە یەکشت بڵم لەسەر مەسەلەی کاک عەبدوڵڕەزاق یەکەم جوملەی کە بەکاری هێنا مەسەلەن لەسەر ئەوەی کە چێ پارە دەداتی مشکلە نییە گرنگەوەی تۆ بێلایەن بی چێ پارە دەداتی ئاراستە دەکا بۆ ئەوەی کە گوتارەی ئەعلامەکە لە بەرژەوەندی تۆدا بێ ئەبێت تۆ لە ڕووی داهاتەوە سەربەخۆبی و لە ڕووی گوتاری ئەعلامیشەوە سەربەخۆبی ئەمە وەسڵی کۆمپانیای نێوەندە کە گۆڤاری لڤینی لێ ئەفرۆشیە
هەموو داهاتەکانی گۆڤارەکە ئێمەی تیا هەیە هەست بەڕێزی لەوانە ئەوێت دراسی بکات فەربوو بابی بات و دوایی نەیە تۆمەت ببەخشێتەوە بڵێ ئێوە سەرچاوی داهاتان لەکوێیە ئێمە ڕامان گەیاندۆ بۆ نمونە وەکو گۆڤاری لڤین لە سا چلی داهاتمان لەسەر ڕکلابە ئەوەی تریشمان لەسەر فرۆشە ئێمە گۆڤارێکین بەشێکین لە خەمی گشتی ئەم ڕاپرسیانەی کە لە بەدەستی مندایە حەزەکەم بە دیکۆمێت وەکو وتم جملەی گشتی فرانەدەیت هەموو ئەمانە بەشێکیان مەسەلەن ئەو سنتەرانەی کە سەد بە پارتی دیموكراتی کوردستان کردوێتی لە شاری هەولێر دەستگا ئەکادیمیەکانی گۆڤاری لڤین پرفرۆشترین گۆڤارە ئەوەی ئایرێکسی ئەمریکی کردوێتی لەسەر ئاستی عێراقی شاکەمە تەسەسولی میدیای نووسراوی عێراقی پیشانەدات گۆڤاری لڤین لە پرفرۆشی و پرخوێنەری پێش ڕۆژنامە بەناوبانگەکانی دەستور و حیات و ئەوانە کەوتووە تۆ نابێبی بڵێ وڵا کاکە تۆ فرۆشت نییە و سەرچاوی داهاتن ناڕۆشنە و ئەجەندای دەرەشی لە پشتە پێم بڵێ ئەجەندای دەرەشی ئێمە لەکوێدا پێم بڵێ ببوورە مەسەلە کاگڕاش ببوورە یەک جوملەی ببوورە تاکی مەسەڵەن بێزار نابن لەم هەموو تۆهمە هەڵڕشنە بەبێ ئەوەی کە دلیل و دۆکۆمنتێکتان نەبێ ئەجەندای دەرەکی ئەمان لەکوێیە وە تا کابرا هاتووەڵێ ئەگەر هەمیشە باز ڕۆژەیانکەن بە دەستگای زانیاری ڕۆژەکەیانکەن بە دەستگای پاراستن ڕۆژەکەیانکەن بە میتی تورکی ئەوە ئاوێناڵێ ئەمانکەن بە پەکەکەیش جارجار بەڕێی من کاک ئەحمەد هەڵچوو لە تێگەیشتن لەو ڕێیکە من گوتم بەڕێی من قسەکان و خۆیمەوە بەرنامەکە خۆیمەوە قسەکانی منی تەفسیر کرد من دووبارەی دەکەمەوە ڕێیەکەم لەسەرم قام قسەی لەسەر میدیای ئەهلی گوتم میدیای ئەهلیش و ئەو کارکتەرانی کە لە ناو میدیای ئەهلی داعش دەکەن مرشحن بۆ ئەوەی کە تووشی حتا فایلیان هەبێ من ناڵم هەمویان وەکو چۆنە نەوێتە سیاسەکانی ئێمەدا دوای سەدان ساڵ لە تێکۆشان و خەبات و بەچیازانی فاڵە گریتەوە یعنی چۆن نەزانی مرشحن فاکت و دۆکۆمنت هەیە باشە من نامێ ئێشتا جێگەی ئەم هەندێک شت نییە بەڵام دەکرێت بەورتر قسە بکەین بۆ نمونە وڵاتە دڵیان کرمێوانەیە ڕۆژە لەجادە بە جاسووسیان بزانێت نەخێر کاکە بەڵام من دەزانم بەپێ معلوماتی کە من هەمە دەوڵەتێکی دراوسێ هاتووە بە خەڵکی گوتێت من وەردوو دەفتەر دەدەمێتەوە ڕۆژنامەیەکم بۆ دەرکە لەسەر خەڵک هاتووە گوتێتی من سێ دەفتەر دەدەمێ وەرە بە ڕۆژنامەیەکم بۆ دەرکە دژاتی تووشی هاتووتی دژاتی پەکە بکە فڵان تۆ بە قسەکەم بارمەتێگەن ینی من جێگەی داخمە ینی کە بەڕاستیمە ئێوە کاک ئەحمەد من پێم وایە تۆ ینی پیاوێکی لیبراڵ و لڤینی تا ڕادێکی زۆر باوەڕی بە ئازادی ڕۆژنامەگەری قسەکردنەیە کەچی لە بەرامبەر مندا کە خۆم میدیاکار و ئەوە دەزانم ناهێڵی قسە بکەم ینی وێت کام وایە کە ڕێگەم بدەی قسە بکەم بەڕای من مەسەلەن تو ئەگە ئەم ئینشقاقاتانەی کە لە حزبی کوردی بووەتەوە دەتوانی بڵێ ئەم حزبانە چن چونکە هەتا ئینشقاقات نەبێ کە کوردەکانی ئەم حزبە دەرناکەوێ میدیای ئەهلیش هەتا ئینشقاقانی دەرنەکەوتووە سەرچاوی کێشەکانی دەرنەکەوتووە بۆ نمونە ئەو گروپێک کە جیابوونەوە لە لڤین بەشێک لە گلەیەکانیان ئەوەکەی خوانەیە بەنامەکەی خوانەیە باز لە ناڕۆشنی سەرچاوەکانی دارایی دەکات لە لڤین ینی ئەم گروپێک کە جیابوونەوە لە لڤین جیابوونەوەی مەسەڵەن ڕۆژنامەی ئاوێینە لە ڕۆژنامەی هاوڵاتی پەیوەندی بە هاتنیەک مەتبەعەوە هەبوو لە شوێنێکەوە باشە ینی ئەم مەسەلانە پەیوەندی بەوەیە کە تۆ قسەی لەسەرکەی و پەیوەندی بەوە هەیە کە لە ڕاستیدا هەر بە شانوباڵی هەڵەدەی من پێم وابێ میدیای ئەهلی من ناڵێم کاک ئەحمەد و دەستەی نووسەرانی و یان کارکتەرە گرنگەکانی ئەمیدیای ئەزندای ینی سیخوڕن حەجیز قەیوان ناکەم دەڵێم هەندێک خەڵ ئەم بەهۆی هەڕشتنی پارەیەکی بێشومار لەم هەرێمەدا بۆ ئەم و ئەو وەک چۆن کارکتەری ناوهێزە سیاسیەکان ناو حزبەکان ناو گروپەکان بۆی هەیە ئەزندای دەرەشی لە پشت بێ و بۆی هەیە بەکرێژیراو دەرچێ من پێشم وایە هەندێک لە کاری بەداخەوەم هەندێک لە کاری میدیایی ناو میدیای ئەهلی ئێمە وا دەردەکەوێتەوە وا دەخوێنێتەوە باسی ئەوە کرد کە لە ئینشقاقەکانی حیزبەکاندا لە بەتایبەتی کێتی نیستیمانی کوردستان ئەمان ڕۆڵی بێلایەنانیان نەبووە و ڕۆڵیان هەیە لە ئەکەونە ناو ململانی سیاسی و هەندێک جار تێوە ئەگلێن ئەمە چۆن وتە لە ململانی سیاسیەکان هەندێک جار تێوە ئەگلێن بەتاکید بەسەر بۆ نمونەگە تۆ کارکتەرە میدیاکانی ناو لڤین وەربگرین کاک ئەحمەد حەزوری هەیە بۆ باسی لڤین دەکەم بەشێکیان لەوانەیە تعاطفی یەکگرتووی ئیسلامی من باشە ئاوێنە وەربگرە بەشێکیان تعاطفی یەکگرتوون بەشێکیان تعاطفی یەکێتین بەشێکیان تعاطفیان لەگەڵ پارتی بەشێکیان تعاطفیان لەگەڵ باشە ئەم سەقافەتی ئەم کارکتەر ڕۆشنبیرانە ئەوەی بە پێچەوانەی خەڵک بە پێچەوانەی قسەی کە عەبدوڕەزاق پێمان خەڵک بە ڕۆشنبی بە گۆڕکشۆپ و بە شەهادە و بەمە نابێتە بێلایەن بەقەد ئەوەندەی بە هەستی نەتەوایەتی بە هەستی نیشتیمانی دەبێتە بێلایەن
دەبێ قسە لەسەر ئەمەکەین کە هەستی نیشتمان پەروەری و هەستی نەتەواتی لا ئێمە معنا ڕۆشنبیریەکەی غائبە کاکە ئەگەر لە سەدەی 19دا باس حاجی قادری کۆیی و خانی و نازانم خەڵکی دیکە باس دەوڵەتی نەتەوەیان کردووە هێشتا ئێمە دەگەڕنەوە بۆ ئەوەی کە مەسەلە ناوچەیەکان بە خۆمان خەین شانازی بە مەسەلە ناوچەی و عشاعری و مەسەلەکانە بکەین وەکو چۆن بزوتنەوەی نەتەوایەتی لە ڕووی ڕۆشنبیری و پاشەکشەی کردووە کارکتەرەکانی ناو ئەحمێدە سیاسیەکان ناو میدیاش عقڵێتیان بەرژەوەندیان ئێمە پێشەوەی دەستبەم بەم و توێژە بکەن لەگەڵ کاک ئەحمەد لەسەرمە هاوڕا بووین کە لە دوای ڕاپەڕینەوە ڕۆشنبیری بەشێک لە کارکتەرەکانی ئێمە هەرم کارکتەران چونە ناو میدیا و چونە ناو حزب و چونە ناو یەکە کۆمەڵاتی سیاسیەکانی ئەم هەرێمەدا کەواتە ئێستا بە کورت و مختصری یەکێکیان یەکگرتوون یەکێکیان گۆڕانن یەکێکیان کۆمەڵن کەواتە پێ دوایە کێشەکە ئەمە نییە کێشەکە ئەوەیە کە ئەوان ئەجندای ئەم حیزبانە پیاداکەن لە ناو میدیا ئەهلیا و بە ناوی ئینفۆرمیشن و ڕاستی و فاکتەوە ئەجنداکانی ئەوان دەرخواردی خەڵکەیەن مناڵم بە بەرنامە و ناڵم بە بەسیش بەشێکی لەوەیە کە لەوانەیە من تەسیرم لەگەڵ کاگڕان بەڵام گرنگەوەی هەیە بەڵێ هەیە زۆر باش من خۆم زۆر جار ئێوە ئیدعای پرۆفێشناڵێتەکەن بە تایبەتی وەکو ڕۆژنامەی ئاوێنە باسی ئەوەکەن کە فڵان دەستگا جائزەی یەکەمی یا بە سەرنووسەرەکەتان و ئیدعای پرۆفێشناڵێتەکەن و دەرچووی زانکۆن و مێدیاتان خوێندەوە بە تایبەتی سەرنووسەرەکەتان کاکشوان محەممەد میدیای تەواو کردەوە بە کالۆرەستی لە میدیادا هەیە بۆ ئەکەون ئەم هەڵانەوە بەڕاستی ینی ئەوەی ئیژنەکە هەڵە ناکەوە کەواتە متفقی نابێت ئەم هەڵانە بەکار بێت بۆ سفرکردنەوە زەربکردنی میدیای ئەهلی و ئەمە مشکیلەکەمان لەوە سەرچاوەکە ئەگرێت کە حیزب کە کادری ئەعلامیەکانی ئەم دوو حیزب دەسەڵاتدارە ئەنەوێت هەندێک هەڵی میدیای ئەهلی بقۆزنەوەی ئەم میدیای لە کای ساحەی کوردستان بکەنە دەرەوە ئێمە ناڵێن هەڵەنێ ئێمە لەبەر ڕۆژنامەکەی خۆمان بە نمونەوەگەین ئێمە یەکەم کەس بن کە راپۆرتی دیوانی چاودێری دارایی لەسەر کۆمپانیای ئەوێنە خۆمان بڵاومان کردەوە و خۆمان بڵاومان کردەوە بۆ خەڵکە خەلەلمانەیە کە مکۆڕیمانە ئەمە نەقسەکانمانە و کاتێکیش کە ئێمە کەوینە بارێکەوە کە زۆرترین ڕخنەکانمان ڕوبەڕووی دەسەڵات بێ لەبەرەوەی کە گرنگترین جمگەی هەموو جمگەکانی وڵاتە بەدەستی دەسەڵات دوو حیزبی دەسەڵاتدارەوە کام کایە هەیە لە کوردستانە تۆ بیگری دەسەڵات دەستی تێوە نەدابێت بەڵام زۆر جار ئەوەترێت کاتێک ئێوە قسە لەگەڵ لەسەر دەسەڵاتەکەن کاتێک ئەگەر کەسە سەیری ڕۆژنامەکانی ئێوە بکات تروسکی ئومێد لە وڵاتیان نیە کاتێک ئەگەر کەسێکم ڕۆژنامەی بۆ تەرجەمە بکەیت وازانێ هێشتا لە کوردستانە عمود نییە هێشتا وازانە وڵاتە هەڵبژاردننی نەبینی وازانێژنی بۆی نییە سیارە لێ بخڕێ یعنی باسی ئەوە کرێکە ئێوە بەس تەنیا پۆینتە ڕەشەکانە بینن ڕەنگە ئێمە کەم و کوڕیمان هەبێ لەوەی دەستمان نەگەشێت بە زۆر معلومات و بە زۆر لایەن بە شێوەیەکی گشتگیر تەختیە بکەین بەڵام هەرگیز ئێمە ناتوانین درۆ لەگەڵ خوێنەرەکانی خۆمان بکەین من لەو قسەیە زۆر پێم سەیرەکە کاک سلێمان و کاک عەبدوڵڕەزاقیش باس دەوەکەن ئێمە هاواڵ بڵاوەکەینەوە ناڕاستەوە ئەسڵ و ئەساسینەوە ئەشزانین ئێمە ناتوانین قەت شتی وا لەگەڵ نەک لەبەر مزداقیەتی خۆمان لەبەر سومعی سەحەفیمان لەبەر ئەو سانسۆری لە بازار لە خلای خوێنەرەکانمان هەمانە ئێمە هەر جارێک دەتوانین قسەی ناڕاست ئێمە بە جارێک دەتوانین قسەی ناڕاست بە خوێنەرەکانمان یەقسە لە حەفتەی شوبات لە بۆ تەرجیعکردنی خەڵک لە دژیەکێتی ئاوێنە بە مانشێتی کیپان نووسی بووی فڵان سەرکردە دەستی هەیە لە جوڵانی لە سەدا ئەمەندەی هێزا هێزی پێشمەرگەی ناوێشێتیدا میزوا دەرنەچوو مانشێتە خەبارەکە ماوە و هاوڵاتیش نووسی بووی لڤینیش چەندە لەم شانەی کردو ینی گەمە قسە کاکە من پێم وانە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموكراتی کوردستان سودمەند من لە دژایەتی کردنی میدیای ئەهلیدا و بەقەت ئەوەندەی کە من پێم وابێ بۆ ئەم هێزانە و بۆ کۆمەڵگای کوردیش میدیای ئەهلی میدیایکی گرنگە میدیایەکی بەناودەنگە میدیایەکی خاوەنشوناسە بۆ ئەم ڕەخنانەی ئێمە لە میدیای ئەهلی ئەسڵەن پەیوەندی بە دژمنایەتی ئێمە زۆر باشە ئەگەڕێمە وڵات بۆچی مەسەڵەن پێ دوایە ئەمان تەسەورەکانیان هەمووی تەسەوری پێشوەختە و کاک عەبدوڵڕەزاقیش قسەکانی ڕاستی نەپێکاوە کاتێک کە ئێواڵێ ئێوە بە بەزانینەوە هەواڵی ناڕاست دەرخواردی خەڵک و خوێنەرەکانتانە ئێمە ناتوانین ئەمە بکەین لەبەرچی نەک لەبەر ئەوەی کە بڵێن پرۆفشناڵین لەبەرەوەی کە ئێمە خوێنەرەکانمان لێمان قبول ناکە هەر جارێک دوو جار تۆ توانی قسەی ناڕاست بە خەڵک بڵاو بکەیتەوە دائما کە ئێمە شتانە بڵاوەکەینەوە گەروانیە با لانی دەسەڵاتدا بێتە سەر خەت و بڵێوانێ بە بەڵگەبی سلمێن ئەوڵێوانیە ئێوە مبالەغاکەن زۆر جار نمونەی نایتێ باسی دوای حەڤەی شوبات ناکە نمونێک لە ڕوویای خۆیەوە ئەڵێوانی بەڵام باشە باڕەتی و کاک ئەحمەد بزانین یاسا هەیەەوە ئێمە دایمە ملکەچین بۆ یاساوە دایمەن سەرنووسەرەکانمان و بە بەڕێی دادگاوان و داوایان یێتە سەر و ئەگەر بێت بم پێوەرە بێکە کە عەبدوڵڕەزاق و کاک یونس دەڵێن ئەوە ئێمە تا ئێستا چەندین حکومان بۆ دەربچوە لە مەحکەمە بە تۆمەتی درۆکردن و تەشهیر و باشە ئەگەر وەزعی میدیای ئەهلی لە وڵاتەیە بەم جۆرە نەگەتیڤێکە بەڕێستان باسیەکەن پێ دوایە کێتی و پارتی قوبوڵیان کردە وڵی من هاتووم
يعني ما كاغي ياسين تشينا دوزيوتو بس بارتي من هاتو دفاع البارتي كومانزي من هاتو من عقشي ظاهري كومالاتيه كم يعني حالتك كم اورجانيك كم كتاثير صار همان هي وباش وخلابي رودا وكان رايقشتي بغلطها بها بالراي راستها قناعتك كان السوري لسرير من رأيهم قبولنيه كالي او اما لبريكا كادري راگه عندني بارتين يا ايشيتين حزب كان اذا صلاه ايثر راي مسبق يعني هي او ميديا اهليه راي مسبق اذا صديك هي ومن يشك داخل كان من داخل ميديا اهليه خم نق ام تعني بكم خم الجاملي وناكم الجاملي كان بو خوي بو شاني وانخفت لا لبريك امولات بيزي ميديا اهليه هي لبريك امولات بيزي بيتي ميديا لا قيران كتوي والي كردو خميان بو خوي بالتاكيد من خمي اوجنيه ئاوێینە يا لڤین يا هاوڵاتی يا شخص كان خمي ولاته خمي ام ولاته ابي بيويستي بوي ڕۆژنامەگەریی هەبێ کە ڕقیب بێ و ڕقیبێکی بێلایەن بێ ڕقیبێکی ینی چاوساق بێت چاوساق خەڵک بەرەو ڕاستی بەرێ نەک بەلا ڕێیا بەرێ کەواتە ئەمان چاواشەکارن نەک چاوساخ يعني من كلمات كان وكو خون بكارينا من كلمات بكارنا من حاشاي من انا من حاشاي من حاشاي من الردابر بلا ردابر بلا لزور مقطع على زور مقطع او لزور شوني ميديا اهليه وقت شلون الميديا حزبيش ها وميديا حزبيش ككاتك خبرك بلا كردستان وباسين هكا خوش بلا رادر بدي خلقه اوش ازمه اخلاقيه اوش وايا خو تشاو خشتاندني تشاو غنوقاندني ميديا حزبيش لا هندي خبر كزور راسه او هاوريانا بلاي كانوا اوش عندي زان ازمه خو من الكاري لوجناك باشا استا برستانه او ان جوان قرتو من درفتي برستانه قصه زور كلا بامن اجل بكري من هنديك لحظه لا جاري كم غدر له ولير كلا وغدر له بارتي كلا من نعدو دفاع البارتي بلا مزني بيان شش جريده اهلي ولير درجه سليماني ابي ام برنامج وشو هموشتان هاورينا ابي لو ندرس سليماني سنتري دنيانيه سليماني وانيه كاكا لدنيا لخل هولي شوين هي لدوه كيشتي دنيا كي ليش خلشي كي اجي كاكا ليش خلشي كي ناراضيه ليش خلشي كي جيده دركارو يعني منازم يو بيتان وايل هولي خلشي ثانيه بجي ما بسك بوشو كاني كاك سليمان بالله كاك سليمان شو برادراني يعني هذا يعني او سيكوش كي كدان راو لڤین هاولاتي امينه من سيكوش كي مرفوضه كاكا روداو هي روبر هي باس هي شو هيك ومن يعني او وكو كاك احمد من ريال قليل مثلا حزب كان ايما بو خويان زور شانازي بوكل كور رۆژنامە لە دەرەچن بەڵام کە من سەرنج ڕۆژنامەکەیان بە قسەی حیزبەکەی من نییە ئەم قسەی من نهاتوو کاکە محەممەد یاسین قسەی خۆم بە ڕۆژنامە ئەهلی بڵێم قسەی حیزبەکەم من قسەی خۆم ئەەکەم ئەلامی قەناتەکانی حیزبەکەت ڕۆژانە حملاکانی کەمپینەکە کەناڵەکانی حیزبەکەت کەمپینەکە 13 ڕقم لە هاوڵاتی گرتو عزیزم لە ساڵی 2000 يعني تو قصي بارتي بمن مالي تو او قصي بارتي كي من او قصي خمر والله لقل همان رؤيا هاوسوزك بارتي ديموكراتی كوردستان هيتي والله قصي بارتي بتونال قصي من مناقشه خوم ده كمان باشا فرمو بوتشونا جابوره دو كاك احمد باسيوي كدراسه بكره باش كاك احمد دخوش الدراسه بكي ولا زانكون او مع او فاكتاني كوي كاك سليمان ناينا فاكت همو اللي فين كوكر بزانم شن فاكتو حقتي وخلق فروشتوا بعد دراسه اوبكين برايتو تسان هيك زور كم هذا هموي رأيه كاكا هموي رأيه كاكا برلمان كيسي ناي خوينا الله اندامي شي سكرتير دي كنيز ناي خوي اندامي شي بارتي كنيز ناي خوي برو بيدام برو تو بيدوا معنا هموي وهميه وبو بازاري دروستا كان زوري وهم شكرا ما دام سرچاو ديان لا من وهم باشا ما حقي مشروع اخوانيها حقي مشروع اخوانيها كاك احمد مثلا سرچاويك كنيز ناوي اشكرا دامك سركداتي مكتب سياسي بارتي كاكا يا جار مفارقه لدنيا نيه اندام برلماننا يخوينا الله كاكا ديان جربوا ديان للرجنامه كان كردستان بداك الرجنامه حزب غيش ديابه فرا اندام برلمان كنيزنا يخلو كاكا اندام برلمان حصاني هي خلق دني بيداوا شرمه من اسا بدني برزان شرمه اندام برلمان يقصب كبرجنامه اهلي يا برجنامه حزبي ناويرنا يخوي يا رجنامه اهليك قبولك اندام برلمان ناي بلانك دونا عند برلمان كنيز ناي خبله او تخوب بوره زور شد بتاخو انت انا بري بوره عندك بعض اشتكي كشكرا اگر كاغ احمد عندك وصل وصولات در هنا كاغ احمد او تبسيط كدنا او سعدي كدنا مثلا من ناظم من قمان درنا بريوه ومن خاوني قمان جنيب بلام تو دفتري شي وصولات وعليكي اما تبسيط خلشي كردستان لوزير اكثر
خەڵکی کوردستان لەوە زیرەکترن تۆ ئۆتڵەژێ بۆ دەرمێنی بڵێ چێ بێ سەری و دەفتەری وسوڵاتە بکە عزیزم ئەوە مەسەلەکە خەڵکی کوردستان گومانیان لە سەرچاوی دارایەکان من ناڵێم جارێکیان من بۆ خۆم ڕژیان لەسەر شتێکم بەسەر هاوڵاتی نووسی بوو تەسەورەکەم ساڵی 2002 بووتم هاوڵاتی نووسی بووی چێ ئازایە چێ پارەمانەداتێ منەتی ئەوە نازانین بە ناومانێ ئەلانکە منی ژواب نایەوتم هاوڵاتی ئەوەی کە پارە دایەتێ بۆ ناداتێ ناوی خۆی ئەلانکە ئەوەی کە پارە دەداتی خۆ منەگەر پارە بدەم بە لڤین یا جێهێتێکی سیاسی بیدا بە لڤین یا بە هاوڵاتی یا بە خەبات یا بە ڕۆژنامێکی ناوی ئەوەی نادەکە ناوی چۆن بۆ ئاوێنە و لڤینیش هەروە یا تەنیا مەبەستە هاوڵاتیە چونکە هاوڵاتی نمونە هێنامەوە من ئەو کاتە یعنی ماشەتیشان نووسی و چێ ئازای چێ دیناری دۆلارێکی داوە بە هاوڵاتی بە منەتی نوێ بڵاوی کاتەوە منش ئەوەی کە پارەکە دەداتێ بۆ ئەوەی نەداویتێکە بەدای خۆی ناوی بڵاوکاتەوە بۆ دەداکە ئەسڵ ناوی سڕی بێت مەبەستم ئەنی با کاک ئەحمەد دەزانی چۆنە نە ئێمە شوونە خەڵکی ژوونە بە سادە نەزانین زۆر باشە بۆ ئەوە خەڵک بە سادە ئازانی لە کاتێکە دەفتەری من ئەوە هینە باشە منە پرسم مادام پرسم هەر یەک مەسلەی بەسەی دەهێنمەوە کاک ئەحمەد لڤین ینی مەسەلێکی قانعی فرد کابراایەک پەیدا بوو لە پڕێکە وەکو چۆن قارچک هەڵتۆقی لە وڵاتە و لە پڕێکیشان نەمایەوە و ئێستا خوای ئەنی ئەو قانعی فرد حەڤە وڵات و $7 دۆلار و هەموو دار و بەدی پێگەڕان جگە لە سەرۆکی حیزبەکەی تۆ سەرۆکی کۆماری عراق چێ بوو قانعی فەردی دروست کرد و کردی بە چێ بوو دوای بڵاوکردنەوەکەی گۆڤا مقابلەکەی ئەوە تا بڵێ پەشیبانی بۆیە هێناومە چووکە ئەزانم لەگەڵ کوێ قسە لەگەڵ مناکەی ئەمە دوای ئەم مقابلەیە 5 جار لە ڕۆژنامەکانی سەر پارتی دیموكراتی کوردستان مقابلەکە یەک لە ئیشەکانی بەعزێک لە میدیای لە کوردستان دایسیە بێ ئەرزشکردن و بێ قیمەتکردن و نهێشتنی تاریخی کورد ئازانی بۆ چونکە ئێوە مەبەستان ئەوەیە کە کورد تاریخی نەبێ لەبەروی ئەو کەسانێ و ئەو جیهەتانی کە ئێوە ئیشی بۆکەن تاریخی نییە عقدەی لەگەڵ تاریخەیە یەک راپۆرت بۆ بێ لەسەر گرتووی ئیسلامی لە لڤینە بەڵێ ئەوەتە بێنە زۆر باشە ئەو لە فەدەفانەکە لەسەر ئیسلامی قسەکردن بۆ شێوەیە ناکرێت کاگڕاج یەکەم لەسەر مەسەلەی وەسڵ پندێکی کوردی هەیە ئەڵێ بش فڕە بزنە من وەسڵی پیشان دەدەم ئەڵێم ئەوە حساباتی ئێمە ئەو پارەکەیەتی جەنابەت ئەتوانی دیراسە بکەی کاکەجان ناوی کۆمپانیا و وەسڵی ڕسمیە ئەم تۆمە دروستکردنەوە بێ بەڵگە و قسە فڕەدانە ئەمە تەنها لە بازارە شوێنی ئەبێتەوە ئەبێت تۆ شتی جددی بهێنیت و باسی بکەیت کاکە دووەم مەسەلەی ئەوەی کە ئەڵێ فاکرد لە گۆڤاری لڤیا لە میدیای ئەهلیە نەبوو هەمووی تۆهمەتە ئەمە قابلی مناقشەکردنی لەگەڵیە ئەبێ مناقشە لەسەر ئەم جۆرە شتانە نەکەیت چونکە ئەم بیرۆکانە بیرۆکەیشی ناعلمی و نازانستی و قابلی قسەکردن نیە لەسەری مەسەلەی ئەوەی کە تۆ باز لە میدیای حیزب و ئەوە ئاکەی مەسەل لەسەر میدیای دەسەڵات یا لەسەر ئەوەی کە ئەم نیشانەی کە ئەمان کردووە بۆ نمونە لە ژمارە 3542 ڕۆژنامەی خەبات ڕۆژی پێنجشەمە 5/8/2010 کە لەسەر ئەم بابەتە بڵاوکراوەتەوە تەنها لەسەر بڵاوکردنەوەی ئەم بابەتە ئەبوویان نەک مۆڵە لە ڕۆژنامەکە ئەبوویان مۆڵە لە حیزبەکەش بستێنێتەوە کە تۆ هاری ئەوە ئەدەی ڕۆژنامە نووسێت تیرۆت بکرێت لەسەر بڵاوکردنەوەی بابەتێکی ڕۆژنامەوانی دووەم لەسەر مەسەلەی ئەرزشکردنی تاریخی کورد هیچ کەسێ تاژی لەم کۆمەلگایەدا حورمەتی خۆی بگرێ و حورمەتی ئەوە بکرێت کە بەشێکە لەم وڵاتە کار ناکات لەسەر ناشیرینکردنی مێژوو کورد ئەبێ مێژوویەک ئەوەندە لاواز بێ بە بڵاوکردنەوەی چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانی بکوێتە ژێر پرسیارەوە ئەگەر کورد ئەم هەموو کاریزمان مقدسەی هەیە بۆچی وەزع و بارودۆخی لە ئێستا وایە کاکڕاج مشکلەی کورد لە ڕابردوودا تۆ گومان خستنە سەر ئەو سەرکردە سیاسیانەی لە مەرحەلەیەکی تاریخیدا ڕێبەرایەتی ئەم بزوتنەوە کردووە کوفر نییە بۆ نمونە ئەحمەدی خانی 400 ساڵ پێش ئێستا ڕخنە لەوە ئەگرێت کە ئێمە سەرکردەیەکمان نییە بۆیە نەمانتوانیوە نە لە بواری علمیا بچینە پێشەوە نە لە بواری دەوڵەتداریە بچینە پێشەوە کەواتە تەعەندان لە ڕابردوودا یا ئیشکردن لە ڕابردوودا بە پێی چه تیۆریشی ڕاگەاندن حرامە
لەکوێ ڕاگەاندنی دنیادا هەبوو تۆ بڵێ ئیش لە تاریخانەکەی ئەمە حرامی سیاسی و قابلی ئەوە نییە بۆ مەسلەی ئەوەی کە تۆ لەسەر ئۆپۆزیسیۆن قسە ئەەکەیت و یان لەسەر ئەوەی یەکگرتووی ئیسلامی قسە ناکەی سێری ئەم ژمارانەکە کە لێرە بڵێ بەراوردی راپۆرتەکانتان بکاتیان هەواڵەکانتان بکەنەوەندەی مەبەستان لێدان و بێ ئەرزشکردن و ناشرینکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموكراتی کوردستانە ئەوەندە ئۆپۆزیسیۆن ناخەنە بەڕەخنە هەموو حیزبێ بەپێ قەبارەی خۆی مامەڵەی لەگەڵاکرێ یەکێتی و پارتی دوو حیزبی فەرمانڕەوایی گەورە لە وڵاتەدا بێگومان گۆڕان ئێمە بەڵێ فەر بوو ئەوەتە قەیرانی سەرکرداتی بزوتەوەی گۆڕان لە هەولێر هەڵدەوەرێ دایان لاپەڕەکە فەر بوو کاک ڕەجبی خوێنەوە فەر بوو جەنابیش بخوێنەوە چی تایە بابی سەلێمانی خوێنوتەوە چی تایە فەر بوو چی تایە ئێستا ئەیخوێنینەوە فەر بوو چی تایە جەنابی خوێنوتەوە فەر بوو بزانم چی تایە مەسەلەن یەکێتی و پارتی بەپێ قەبارەی خوان مامەڵان لەگەڵا دوو حیزبی گەوران ئەگەر ئەوە ڕازین وەکو حیزبێکی بچووک مامەڵان لەگەڵا بکرێت و ببنە کەرەسەی ڕۆژنامەوانی بەسەر چاو ئەو بەو شێوەی مامەڵان لەگەڵاکەی وەکو من وتم ئەبێ ئەو دیێڕەمان لەبەر چاو بێت ئیشی ڕۆژنامە نووسی ناچێتە ئەوەی کە تۆ قیاسکەی ئەچێتە گرفانی پاتیۆیە ئەچێتە گرفانی بزوتنەوەی گۆڕانەوە بێگومان ئێمە باشە دەرفەتە دێن بەڵام پاش ئەم ناوڕابی نەران بەڕز و خۆشەویست ئەگەڕێنەوە دیدارتان